خۆشەویست ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر لە خزمەتتانام لە بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە. ئازیزان، ئەوڕۆ 28 گەڵاڕێزانی 1400 هەتاویە کە بەرامبەرە لەگەڵ 19 نوامبری 2021 زاینی. بەرنامەکانی ئەو ڕۆمان تەرخان کردووە بە وەزعیەتی سیاسی ئەو هەفتەی ڕابردووە. زۆر ڕووداوی گرنگ ڕوویدا، تەمە قسەی لەسەرەکەین چ لە ناوخۆی ئێران، هەروەها لە کوردستان و تاوجێگەیش کە هەردیسان مەربوط بە ئێران و کوردستان لە ئاسی نەودەوڵەتیش بڕێ باسەکەین. بەرەو پیری 25 نوامبر کە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی بەرامبەر بە ژنانە ئەبین لەسەر ئەمەش قسە و باسێکمانە بێت. ئێوەی ئازیزی شتوانن لە ڕێگەی تلویزیۆنی کۆمەڵەوە و هەروەها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە مێدیا نەتوەرکەوە ئەو بەرنامەیە ببینن، هەم لە فەیسبوک هەم لە یوتیوب و هەروەها ئەم بەرنامەیە لە ڕێگەی پیجی منیشەوە دیسان بڵاوە بێتەوە کە ئێوەی ئازیزی دەتوانن بیبینن. تکراری ئەم بەرنامەیە دیسان هەر لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و لە تلویزیۆنی کۆمەڵەوە ئەتوانن بیبینن و چاوی لێ بکەن. بۆ ئەوەی بتوانین ئەم باسانە بدەینە بەرباس و لێکۆڕینەوە، داوەتمان کردووە لە دکتۆر محەممەدی ڕەحیمی، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە هەڵسوڕاوانی کۆن لە بزوتنەوەی سەراسەری ئێران و هەروەها کوردستانیش. دکتۆر گیان بەخێر بی بۆ ئەو بەرنامەیە. سڵاوم هەیە بۆ تۆ هاوڕێ مەحیە بۆ بینەرانی خۆشەویست. دکتۆر، وەزعیەتی ئێستا ئەگەر چاوی لێیەکەین بڕێک ڕوودا و لە ئێران ڕووی داوە، بە تایبەت ئەوە مانگرتنی مامۆستایان کە لە زۆربەی شارەکانی ئێران ڕوویدا و هەروەها ئەبینین بڕێک لە کەشاوەرزانی ئیسفەهانیش دەستیاندایە ناڕەزایەتی و بەبوونی ئاو و لە پەنای ئەمانیشە بۆ ئەوەی کە خەڵکی ئێران چاوەسێن بکرێن هەندێک لە هەڵسوڕاوانی سیاسی کۆمەڵایەتی لەلایەن کۆماری ئیسلامی و دەستەسەرکردەوە. پێم خۆشە لەم بابەتەوە قسە باسێکمان بێ. هەین لە خزمەتە. پێش لەوە قسەکانتان دەست پێ بکەن، پێم خۆشە بە بینەرانی ئازیز بڵێم کە ئەتوانن هەر لە ڕێگەی ژمارە تەلێفۆنی 00 36 70 20 16 67 46 پەیوەندی لەگەڵ ئێمە بگرن. ژێر شاشەی تلویزیۆنەکەیش هەم ژمارە تەلێفۆنەکان ڕواوە هەم ئەوەیش کە تۆڕە کۆمەڵەکانیش باس کراوە. دکتۆر جەناوی لێبردنەکە فەرموو. بەڵێ خواهش بکەم. بەڵێ هەروەها کە فەرمووت ئەم ئەو ڕووداوە ئەو شتانەوە باست کرد کە مەسلەی مانگرتنی معلمان بە ئیسلاح دانیشتنیان یا ئەو ئەترازا وەسیعانەواکو هەیە کە لە زۆرێک لە شارەکاندا بەڕێوەیە و ئەچێ بووە لە چەند هەفتەی ڕابردووە. ئەڵبەتە بۆ یەکێک بۆ ئەساسی شتەکە بۆ مەسلەی فەقرە. خۆتەزانی وەزعی ئابووری ئێران زۆر وەزعێکی وەزعی زۆر شڕە. خەڵک ئێستا بە 10 ملیۆن بە ئیسلاح ئەگەر دەرامەدی مانگانەشیان بێت بە زۆر بەشیان ئەکات. هیچ کەمتر مامۆستایەک لە ئێران، تەنانەت مامۆستاکانی دانشگاکانیش ئەو نەیسە دەرامەدیان بە زۆر ببێت. کەواتە ئەساسی شتەکە لەسەر ئەوەیە کە بەشک و بتوانن حەقدەستیان زۆر بکەن تۆزقاڵێک و هەروەها بۆ ئەو تەرحی تەبەقەبەندی مەشاغل یعنی ڕۆتبەبەندی معلمەکانە ئەساسی شتەکەیان ئەمەیە، ئەساسی خواستەکە و دیارە بتوانن دەست و پەنجە نەرم بکەن لە بەرابەر ئەو وەزعە ئەو گرانیە سەرساماوەرەواکو لە ئێراندا هەیە کە کەمتر بنەماڵەیەک بەڕاستی مەگەر ئەوەی کە لە سەرانی خودی ڕژیم بن، کاربەدەستانی ڕژیم بن کە دەستیان ئەگات بە مەنابعی غێرە تەبیعی بە ئیسلاح دزی و ئەوانە لە ژێرەوە. ئەگینا زۆربەی زۆری خەڵکی ئێران ئێستا لە وەزعێکی زۆر
خراپدا دەژین و بۆیە کە بە سەدها هەزار مامۆستا کە ئێستا لە ئێراندا هەن چن ئەوانەیان واکو و بازنشەستن چ ئەوانە واکەتە لە سەرکارن حقوقیانەکەوێتە دوانایان دەنێ بەشێکی لە خواستەکەیان ئەوەیە مەسلەی ئەوەیە کە کابرا 30 ساڵ ئیشی کردووە 25 ساڵ ئیشی کردووە هەر بە هەمان حقوق و ڕای ئەگرن حقوقەکەی بۆ زیان ناکەن کەواتە ئەوان داواکاری ئەوەن و لەسەر ئەمەیە کە ئەساسی شتەکەش بەڕاستی ئەگەر نازانم سێرتان کردوێت یانە ئەو معلمە واکو خەریکە سوحبەت ئەکات و دانێک معلمێکی تر دێت و نەفەرێکی ترڵێ نەخواستی ئێمە سنفیە ئەسەن زلەیەکەدا بە پشت سەریە کە ئەو قسە چیە تۆیەکەیە علەتی ئەسلی و مشکلی ئەسلی کولی جامعەی ئێران معلمیشی پێوە بێ بوونی ئەم ڕژیمەیە کە هەموو مەنابع و ئیمکاناتی ئەو کۆمەلگایە و جامعەی ئێرانی کردووەتە سەرفی ئەهدافی و بڵند پەروازیگەڵ خۆی لە منتەقا کە بتوانێت لە بەرابەر ئیمریکا و لە بەرابەر ئیسرائیل و نەزانم ڕقەبای تریەوە بوەستێتەوە و دەنەتیجەیەکا بە گەڵووی هێزگەل تێرۆریستی منتەقا و هێزگەل ئیسلامی منتەقا لە لوبنان و فلستینەوە بگرێت تا ئەفغانستان و عێراق و ئیلە ئاخر و یەمەن بۆیە خەڵکی ئەیان هەر لە چاوە دەرتێنە کەفرنە چاوانە بەڕاستی ئازەکە مەسەلە ئەوەیە مەسەلەی کەشاوەرزانی بە ئیسلاح ئیسفەهان کە مەسەلەیەکی بەظاهر موردیە بۆ مەسەلەی نەبوونی ئاوە زایەندە ڕوود بەسراوە و خەڵکەکە هاتوون سەدها هەزار خەڵکی ئیسفەهان و دەوروبەری هاتوون بەس دانیشتوون لەوێ بۆ کە ئەتراس بکەن شعار ئەدەن کە ئەگەر یا زایەندە ڕوود ئاوی تێگەنیتەوە یا ئەوەی کە ئێمە کۆتا ناین و ڕژیم ناتوانێت ئەدامە بدات بە حیات و ئەوەی ئێمە دەست لە مبارزە ناکێشین و ئەمەش دیسان مۆزوعێکی سیاسی هەر لە خۆیدا چون ئیقدامەکەی ڕژیم ئیقدامێکی سیاسی و بەخاتر بڵند پەروازیگەڵ خۆیە ئەو هەموو سەردە دۆرسەکات و ئاوەکە ئەفرۆشێ بە مەناتق و کشوەرگەلی تر و لە ئاخر و اینجا ئەوان ژنە حیوانەکانیان ئەتوانێت ئاو بخواتەوە نە ئاویان هەیە بۆ کەشاوەرزی کەواتە ئەم ئێعترازاتە ئەساسی بە نەدانمکاری سیاسەتگەلی هەڵەی ڕژیمی جمهوری ئیسلامی و ئەوەی کە بەڕاستی یان لەگەڵ مەسائلی جامعەی کۆمەلگایەکی مۆدێرندا نایەتەوە ئەم ڕژیمە دائیم کۆسپ بە لەبەر هەموو شتێک و خەڵکیشیانەوەی لای بن بۆیە هەر شتێک ئەکرێت لە ئێرانە چ مەسەلەی چکۆلەیەکی وەکو مەسەلەیەکی موردی وەکو ئاو بۆ کەشاوەرزان تا مەسەلەی ڕوتبەبەندی تا مەسەلەی حقوقی دواکەوتووی معلمان یەکسەرە بێتە سیاسی بلا فاصلە چون کۆمەلگاکە خەریکە ئەجۆشێت لە دژی جمهوری ئیسلامی ئەوە ئەتوانم بڵێم سەبارەت بەم دوو مۆردە. بڵێ ئەلبەتە پێویستە ئاماژە بەوە بکەین کە بە تۆری واقعی معلمان ئەمە یەکەم جار نییە مامۆستایان یەکەم جار نییە ئاعترازیان کردووە ئاعترازەکەشیان ئاعترازێکی سەراسەری بووە ئەگەر چاو لە وەزیەتی مامۆستایان بکەین تۆ کەم کەس ئەبینی کە مامۆستا بێت و کارێکی تری جانبیشی نەبێت کارێکی تریش نەکا بۆ ئەوە حقوقەکەی هێزگار کە ماوە تقریبا نتوانین بڵێن ئێستا مامۆستایانیش بەجوزی ئەو بەشە لە کۆمەڵگان کە لە ژێر فەقری لە ژێر خەریەوە ئەژین ئەو ئاعترازاتە بەشێکی نەتیجەکەی ئەو وەزیەتی کۆمەڵایەتی مامۆستایانەکە ناتوانن بنەماڵەکانیان لە باری ئابوووریەوە بژێنن کە دێتە سەر مەسەلەی ئاو من ئەو نوکتە بە نەزەرم مهمە کە سیاسەتی مدیریەتی ڕێوەبردنی ئاو گواستنەوەی ئاو لەم شوێنی ئێران بۆ شوێنی تری ئێران و لێدانی سەد هەروە بۆتانەوە ئاماژەتان پێکرد و زۆر شتی تر مەسلەیەکی بە تۆری واقعی ئێستا زۆر گرنگە کە لە کۆمەلگای ئێرانە بووە بە مەسلەیەکی زۆر مهم بۆ جۆرە کە گوایە بەشێکی زۆر لە عەرزەکانی تر خەریکە داڕمێن دێنە خوارەوە بۆ جۆرە من لە ئەخبارە یۆسکم پێدا لە مەسەلەن ئیسفەهان بەشێکی زۆر لە شوێنە مێژوویەکانی ئیسفەهان خەریکە قڵەشی تێکە دەزی تێکێ بەهۆیەوە خەریکە عەرزام ئەوە ڕەتی هەیە بۆ نۆع سیاسەتەوە کۆماری ئیسلامی
بەڕێوە بردووە پێم خۆش بوو هەرەوەندە ئێزافەکەم دووتیان ئەگەر شتێکی زیاترتان هەیە لە خزمەت بەڵێ هەر ئەو نوکتەکە فەرمووت کە وەختێک کە تۆ بە شێوەی بێڕەویە هەموو ئاوی ژێرزەوینی خەریکی ئیستفادە لەکەی دەریەهێنی وەختی ئەو ئاوانە لا چێ معلومە ئەرزدارمێت و ئەوەیە ئەو عامڵە کەیسێ زۆر مەناتقی ئێرانی گرتووەتەوە دەستانی تارانەوە تا ئیسفان تا تەنانەت شماڵی ئێران کوردستان غەربی ئێران هەموو مەناتقی خەریکە ئەگرێتەوە و زۆر شتێکی خەتەرناکە ئەوە هەرە سوء مدیریت سوا جناب تفرمووی دقیقاً بۆ جۆرە بڵێ مەسلەیەکی تر کە هەردیستان مربوطەوێتەوە بە مەسلەی کوردستان بەشێکی زۆر لە خەڵکی باشووری کوردستان بە تایبەت لە ڕێگەی فڕۆکەوە چوونە وڵاتی بلاڕوس و لەوێەوە طبعاً ڕێکش کێشەهای بینی بلاڕوس و وڵاتانی ئەوروپایە و هەروەها بلاڕوس و لەهێستان ئەمانە هاتنە سنوورەکانی لەهێستان و بلاڕوس لەوێ ئەیانویست بێنە ناوخەتی ئەوروپاوە کە بۆ جۆرەی کە هەموو هەواڵنێریەکانیش بەسییان کرد هەر بۆ خۆی لەهێستان نزیکی 20,000 سەربازی دژە ترۆری لەسەر سنوورەکان جێگیر کرد و ئەو جۆرەکە بینیمان بەشێکی زۆر لە وەزیەتێکی زۆر ناخۆشا بوون پێم خۆشە لەم بابەتیشەوە گەر بکرێ قسە بکەین بزانین وەزیەتەکە چی لە هاتووە بۆ کوێ گەیشتووە ئایا ئەمانە فەنیانە واردی بێن ناو خاکی ئەوروپاوە یاک و تا جۆگەم بیزان بەشێکی زۆریان گەڕاونەتەوە لەم بابەتیشەوە فەرموو دکتۆر گیان مەسەلەی پەنابەری خۆت دەزانی کە خۆی زەمانێکە کە لە نێوان غەرب و شەرقدا لە بەرامبەر شۆرەویەوە ئەم مەسەلە لە ئومەمی متحدا و دواتر سازمانی ملل تەرح بێت بۆ ئەوەی کە بتوانن لە هێندێک ئینسانی بێساح بەناوبانگ مەسەڵەن وەکو سۆژنتسین یا کەسانی بۆ جۆرە لە دژی شۆرەوی کەڵکی لێوەربگرن هەدەفێکی سیاسی بوو کە ئەگەر نەیانتوانی بە شێوەی نظامی رووسیە شکست بند لە تەرەقی ئاڵمانی فاشیستیەوە اینجا هاتن بەم شێوە بە شێوەی نەرم بتوانن هینیکەن پەدیدە ئەسڵن پەنابەری بەم دەلیلەیە کە بە وجود هات لە 1950 اینجا ئێستێ وەزعیەتی بە ئیسلاح وڵاتانی ئەوروپایی یا خودی ئامریکا خۆتەزانی لە قەیران و بحرانێکی شەدیدی ئابووریدایە کە هیچ وڵاتێک نییە ئێستێ دەست و پەنجە نەرم نەکات بە خراپترین لەگەڵ خراپترین وەزعی ئابووری خۆیان مەسلەی بحرانی کۆرۆنایشی پێ زیاد بووە و ئەمانە یانێ وا ئیتر شۆرەویەکیش نەماوە کەواتە مەسلەی پەنابەری مندەتهایە کە ئیتر بۆیان جایگایەکی نییە وەکو چۆن بڵێم وەکو بارێک سێری ئەکەن بۆ وڵاتەکەیان نەک وەکو ئیمکانێک خب هەر چی دێنە پێشترەوە ئەم مەسلە زۆرترە بێت کە پەنابەریان ناوێت ئەم وڵاتانە چونکو عەرزم کرد ئیمکانیان نییە نایانەوێ بێ ئیسلاحین بکەن و لەبارەی خودی ئەمانەوە خۆت دەزانی کە دەوری 400 کرد بە پێ هەواڵەکان دەوری 400 کەس بە هەواپەیمایەک چوونەوە گەیشتنە فرودگای هەولێر ئەو کەسانەکە بشێکیان ئیزەدین بەشێکیان ئەو لاوانن واکو چوزانم هیچ دەرەتانێکیان نییە ئیزەدیە هەژارەکان بە بۆنەی هەڵاواردنێکەوە کابرا ئەڵێ مادام من لە زێدی خۆم دەرکەوتوم کە شنگال بێت و ئەوانە هاتوومەتە کوردستان لێرە و بە شێوەیە هەڵاواردن لە دژی من بەکار ئەچێت و ئەو ئیمکاناتەوە هەیە بۆ کۆمە بۆ شارۆمەندەکانی خۆیان بۆ ئێمە نیەژێ مادام من هەر پەنابەرم لێرە لە هەولێر با بڕۆم بەڕاستیانە ئەوە جێ قابلی دیفاع کارەکەی ئەوانە یا بەشێکی ئەو لاوانەک و واکو مەسەڵەن خوێندنی تەواو کردووە بەڵام هیچ دەرەکانێک نابینێ قابلی دەرکە عەرزم بە حوزوریت بەڵام مەسەڵەن غەرب بلومبەرگ مەسەڵەن ئەنووسێ کە هیچ ڕێفۆرمێکی سیاسی لە کوردستان دانیە و ئەمەش بەڕاستی شامڵی بەشێک ئەبێ مەسەڵەن ئەو کەسانە واکو اختلافێکیان هەیە یا قسەیەکەکەن ئەیان گرن خۆت دەزانی ئەو چەند کەسەوە دادگایی کران لە منتەقەی بادینان و ئەمانە
بەشێکیشیان ئەمانن بەشێکتریشی بە نەزەرم هەان بە دوای ژیانی باشترەوە کە من شەخسەن وەکو نەزەری شەخصی خۆم بەڕاستی کەسێک یانێ جواب ئەوە نییە کە تۆ بە مەحزیەوە کە وڵاتەکەت شرایەتی سەخت بوو وڵاتەکەت بەجێبێڵی بێسیت کاری بۆ بکەی ئەو ئەوامڵانە تەشخیص بدەی واکو ئەبێتە باعیس ئەو هەموو بەدبەختیە و لای بێت جاگەرە ئەوامڵە ڕژیمگەلی حاکمن لایەن بێ ئەگەر ئەو ئەوامڵە نەبوونی ڕفۆرمە یا هەرچی اقدام بکەیت بەوە خودی کۆمەڵگاکەت لە پاوە لە بنیادەوە دروست بکەیت بە نەزەرم ئەوەیە کەواتە ئێمە ئەبێ بزانین یعنی ئەمانە چەند بەشن وەکو یەک نین بەشی ئەو بەشەی کە بەڕاستی بە دوای سرفەن ئەوەیە کە ژیانی خۆی باشتر کات گەنجێکە بۆ خۆش گوزارانی ئەشێت من شخصەن پێم وانیەوە قابلی دیفاع و اینجا بەو شێوەیە ئەتوانەی بەیسا 20,000 دلار ئەدەن بەکە بەش ئیشارەیەکیش بەم نوکتەیەش بکەین ئێمە عدەی قاچاقچی کە قەتعەن سەریشیان وەسڵە بە دەسەڵاتەوە ئەمانە دێنن 20,000 دلار لە شخصێک ئەسێنن بە هەواپەیمانێنن بۆ بیلاڕوس و کە ئەبێتە ئاخرەکەیشی ناومێت ئەبن چونکو عەرزم کرد وەزعی ئەوروپاش خۆی قەیرانی و بۆقرانیە لەباری اقتصادیەوە نایانەوێت بووەتە مشکڵەیەکی گەورە خەتەری ئەوەی هەیە کە دوی دیسانەوە ڕاستیزم و فاشیزم سەر هەڵ بداتەوە بە بۆنەی ئەم مەسەلەوە جا بۆ بۆنەوە ئەوانش نایانەوێ مقاومەت ئەەکەن وڵاتی لێستانیش خۆی وڵاتێکە کە تووشی کێشە و ئەوان کێشەگەلی زۆری هەیە ئەرز بە حزورت ئەخیرەن لە ئەخبار وشتا هاتووە مەسەڵەن ئەو اختلافاتە واکو هەیەە ئەو کە مخالفت گەلێ لەگەڵ اتحادیە ئەوروپا و فلانەوەوانە و بۆ بۆنەوە ئەبینی کە فەرمووت کە 20,000 اختصاص ئەدا بە نیروی دژە ترۆری کە نەهێڵێت و ئەمانە چونکو خۆی ئەسەن هێزەکانی خۆی دێنە ئاڵمان و ئینگلیس و ئەوانە بۆ کارکردن ئەگەر وەزعی ئابوووریەکەی وابوایە پێکەواتە یعنی ئەمەیە ئەم مۆزۆعە بەڕاستی پێم وایە ئەو شتانە پێویستە بۆ وترێ لەبارەیە با هەر بگەڕینەوە بۆ لای باسی پێشوومان چونکی بینەرێکی خۆشەویست پرسیارێکی کردووە لە ئێوە و وتوویەتی کە سڵاو ڕێز بۆ ئێوە بەخێر بی کاک محەممەد بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە پرسیارێکم لێتان هەیە ئەوەیە کە ئایا معلمان بۆچی مبارزەیان لەگەڵ مبارزەی جنبشی کرێکاریدا لە یەک هەڵ ناپێکێت و هەموو جار خۆیان جیاوازتر بە جامعە ناسێنن هۆکاری چییە مەگەر هەر کەس نیروی کاری لە بەرامبەر دەستڕەنج بە کارفەرما ئەفرۆشێ جزوی تەبەقەی کرێکار و نیروکار نییە هەڵبەت کەم نەبوون معلمانی ئینقلابی و کۆمونیست کە گیانی خۆیان لە ڕێگای شۆڕشدا بەخت کردووە پرسیاری کرێکارێکی سەقزی فەرموو جواوەکەم ئەوەیە کە ئەوڵەن معلمیش هەر کرێکارە گیانین ئیسەجا کرێکار خۆ دەزانین کرێکار بە معنای مۆدرنی چون کرێکار فقط ئەو زمانێک بوو کرێکار فقط بە کەسێکە وترا کە لە کارخانە و لە بەشی سنعەتا کار بکات بەڵام خۆ دەزانی بەربڵاو بووەتەوە کەسانگەلێکن لە بەشی خەدەماتە ئیشەکەن ئەم بەشە لە کرێکاران کە بەشی خەدەماتین خزمەتێک بەناو ئاموزش پێشکەش ئەەکەن بە کۆمەڵگا ئایا خۆیان نازان بە کرێکار وان نییە خۆیان ئەزانن بە کرێکار بەڵام ئەمە مەسلەی قۆناغی تایبەتی مبارزەیە بە دەلیلی ئەوەکە بە دەلیلی نەبوونی ڕەهبەری سیاسی یەکگرتوو لە کۆمەلگای ئێمە لە سەتحی ئێراندا هێشتا مبارزات نەگەیشتووە بە ئەو سەتحا بە ئاستێک کە بەشی جۆراوجۆری چینی کرێکار و خەڵکی هەژار دەست بدەنە دەستی یەکتر قەتعەن مبارزەکە عەرزم کرد من پێشتر ئیشارەم کرد جەنبەی سیاسی هەیە چون ئەزانن تا ڕژیمی کۆماری ئیسلامی جمهوری ئیسلامی مابێت ئەوان بە هیچ کرێک ناگەن کەواتە خۆیان ئەزانن چیەکەن و بۆیە شە ڕژیمی جمهوری ئیسلامی سەرسوزنە پاشەکشە ناکات چون ئەزانێ ئەگەر پاشەکشە بکات ئەبێتە هۆی ئەوەی کە مبارزات هەڵبچێت بەشی جۆراوجۆری ئەم مبارزە دەست لە یەکتری هەڵپێکن هەروەها کە ئێوە فەرموون و کەواتە ئەبێتە کۆتایی بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی کەواتە جوابەکە نەزەری من ئەوەیە کە
یەکێکن دیارە بەشی جۆرا و جۆری چینی کرێکار هەر کامێکی و تایبەتمەندی تایبەت بە خۆی هەیە معلمەکەی بەو جۆرەیە کرێکاری بیمارستانی بەو جۆرەیە وەکو مەسەڵەن بەهیار و پەرستار و ئەوە چوزانم بەشی کەشاوەرزیەکەی بەشی تایبەتمەندیەکی تری هەیە و إلى آخر بەشی سنعەتیشی بۆ جۆرەیە مەسەن کرێکارانی نێشەکەر فەرست فەرموو لە مەزرعە ئیشەکان کرێکارن خۆتۆ ناتوانین بڵێوانە جوتیارن کرێکارن لە بەڵام لە بەشی کەشاوەرزی ئیشەکەن ئەم لە بەشێکی مەسەن شتێکی خەدەماتیە کە ئاموزش ئەدا لە ناو کلاسێکە مەسەن دەرس ئەدایە لە دەبیرستانێکە دەرسدا لە مەدرسەیەکی ڕاهنماییە کەواتە ئەمانیش هەر جزء و چینی کرێکارن بەڵام مەرحەلەی مبارزەیە کە ئەم بەشانە مبارزاتەکانیان گرێ بدەن بە یەکەوە و خۆی ئەوە ڕەوەندی مبارزە دکتۆر گیان داوای لێ بردەکەم هاوڕێیانم پێیان ڕاگەیاندم هەروەها پێیانشم کە بەرنامەکە ڕاوەساوە ئەگەر ئیجازە بدەی یەکجار چاوی لێ بکەم بزانم مشکلەکە چییە دێمە وڵاتان خواهش